سڵاو قوتابیانی خۆشەویست لەوانەی ئەمڕۆمانە ئینە سەر ئێگزەرسایسەکانی چاپتەری چوار بە نمونەی یەکەم دەست پێ دەکەین بزانین پێمان ئەڵێ چی لە نمونە یەکەمەوە ئەڵێ determine the distance of closest approach of 1 mega electron volt or 1 million electron volt protons incident on gold nuclei پێمان ئەڵێ کەمترین دیستانس دیاری بکە کاتێک پرۆتۆنێکمان هەبێ بە ئینەرژی 1 میلیۆن ئەلکترۆن ڤۆلت یا 1 مێگا ئەلکترۆن ڤۆلت چی بکات ئینسیدنت بکاتە سەر تارگێتێکی گۆڵت یعنی لەسەر ئینسیدنت بکاتە سەر ناوکی گۆڵت یعنی تارگێتەکەم لێرە چێ دوو تەنم هەیە یەکیان گۆڵدەکەیە تارگێتە دووەم ئێمە بە پرۆتۆن قەسفی دەکەین ئەمە تقریبا وەکو چی وایە وەکو ئەلفا پارتیکلەکە وایە کە ڕەزەڵفۆرد بەکارهێنا بۆ قەسفکردنی کێ قەسفکردنی گۆڵد بەڵام لێرە تەنها چیمان گۆڕیوە پرۆجێکتایلەکە واتە ئەو پارتیکڵی کە قەسف ئەکا کردومانە بە پرۆتۆن بزانین کەمترین دیستانسەکە چەنە زۆر بە ئاسانی ئێمە وتمان لەم حاڵەتانە کاڵین closest approach کەواتە the initial kinetic energy is converted to the potential energy طبعا لو کاتێک کە ئەڵێن closest approach لە دەرزانی ڕابردووشە خوێندمان لە ڕەزەڵفۆردا ئەو کاتە initial kinetic energy سەرەتاییمان بە تەواوەتی تەحویلێ بۆ potential energy و ئەشکاتە یەک لەسەر 4 پای ئەپسیلۆن نۆت Q1 Q2 لەسەر R minimum Q1 Q2 Q1 ێکمان هەیە کێیە پرۆتۆنە واتە شەحنەکەی 1 ئیە و هەروەها گۆڵدەکەمان هەیە زێت ئیدا ئەنین کاتە زێت ئی جارانی ئی کە Q1 و Q2 ئەکاتە زێت ئی توانی دوو لەسەر ئاری منیمەم کاتە کانتی ئینەرجەکەی پیاوین بەڵێ پیاوین وەکو لە نمونونەکە ئەیبینین پاشان ئەتوانین چی بدۆزینەوە ئاری منیمەم بە ئاسانی لەم پرسیارە بدۆزینەوە زێتەکەشمان هەفتاونەوە لەبەرەوەی کاڵێ گۆڵد کاتە کە ناوی ئلیمنتەکەی هێنا حتمما زێتەکەی دیاریکراوە چونکە وتمان هەر ئلیمنتێک زێتێکی دیاریکراوی خۆی هەیە پاشان ئاری منیمەم ئەدۆزینەوە بەم جۆرە ئەمە کۆنستانتەکاندان ئەم هەفتاونەوە زێتەکەی وەکو وتمان و ئی شەحنەی ئەلکترۆنە توانی دوی ئەکەین لێرە وەکو ئەوی کە هەمانە لەسەر چی لەسەر کانتی ئینەرجەکەمان تەحویل کردو ئەم بە مێگا ئەلکترۆن ڤۆلتە تەحویلەکەین بۆ جیل وتمان هەر 1 ئەلکترۆن ڤۆلت ئەکاتە چی 1.6 جارانی دەتوان ناقسە 90 جوول بەڵام لێرە 1 میلیۆنمان هێواتە دەتوان 6مان هەیە بۆیە لێرە کە جارانی ئەەکەین ئەبێتە دەتوان ناقسن سیانسە تەحویلەکەین بۆ جوول پاشان ئەمە کەمترین دیستانسە کە پرۆتۆنێک ئەتوانێت لە ناوکی گۆڵد نزیک بێتەوە ئەمە پرسیاری یەکەممان بوو پاشان دێنە سەر پرسیاری دووەم پێمان ئەڵێ what is the shortest wavelength present in the bracket series of spectral lines ئەڵێ کەمترین wavelength کورتترین wavelength چەنە لە سلسلەیەکیە براکێتە لە سلسلەی براکێتە ئێمە زین وتمان براکێت چ کاتێکە کاتێک ئێنی فینەڵمان چوارە هەموو ئەو ترانزیشنانەی ئێنی فینەڵیان چوارە پیانۆتێ براکێت لە چ منتیقەیەک بوو لە منتیقەی ئینفرارێت بوو واتە چاوی ئاسایی ئێمە نەمانەتوانی بیبینن کاتی ئەڵێ شۆرتست وەیڤلێنگت کەواتە ئەبێ گاپی ئینەرجیەکەمان زۆر گەورە بێ لە دەرزا پیشانمدان چ کاتێکە کورتترینە چ کاتێ درێژترینە کاتێ ئەڵێن کورتترین وەیڤلێنگت یعنی زۆرترین ئینەرجی کورتترین وەیڤلێنگت یعنی زۆرترین ئینەرجی بۆیە ئەگەر لەو کاتا زۆرترین ئینەرجیمانە بێ ئەگەر ئێنی ئینیشەڵمان لە مالە نیهایەوە بێت بۆیە معادلەکە دائەنینەوە جارێکی بەڵام لە شوێنی ئێنی ئینیشەڵمان بە مالە نیهایە دائەنینەوە کەواتە ئەم معادلە دەرەچێ لەم داکاتە شانسە لەسەر ئار و ئارەکەشمان 1.9 دەتوان 7 متر ئینڤێرسە دایانی تەماشاکەین 1.46 چی دەرچوو مایکرۆمتر دەرچوو کەواتە ئەم لەم داش لە چ حدودەکە لە حدودی حتمما ئینفرارێت دەبێت شانزەکەش لە چێوە هات شانزەکەش وتمان ئێن تواندووە مادەم ئێنی فینەڵمان چوارە تواندوویەکەی بێتە شانزە واتە ئەم معادلەیە کوتراوی چ معادلەیەکە ئەو معادلەیە کە پێشتر هەمان بوو 1 لەسەر لەمدا ئەکاتە ئار 1 لەسەر ئێنی فینەڵ تواندوو ناقسن 1 لەسەر ئێنی ئینیشەڵ توانی دوو ئێنی ئینیشەڵەکە مالانی هەیە 1 لەسەر مالانی هەیە تواندوو ئەکاتە سفر بۆیە تەنها ئێنی فینەڵەکە ئەمێنێتەوە و لەمداکە قەڵب ئەەکەین و کۆنڤەرتی ئەەکەین پێچەوانەی ئەەکەینەوە تەماشاکەین لەمدا شانزە لەسەر ئارمان بۆ دەرئەچێت پاشان ئینە سەر نمونەی سێم لە نمونەی سێمە پێمان ئەڵێ in the Bohr model
لنموذجي بورا the electron is in constant motion. الكترون لحالة حركية كي كونستانتا جيجيدا. How can such an electron have a negative amount of energy? ام الكترونا شون قيمتي انرجي كي نيجاتيف امي وتا توتال انرجي الكترون لقردي لي هيدروجينا لنموذجي بورا شون هين ابي قيمتها كي نيجاتيف دبيت اما الين while the kinetic energy of any particle is positive. الين لبر اوي kinetic energy بكلاسيكالي يجلس سردو ام في 2 دو مادام في 2 دو معناها هميشه قيمتي kinetic energy ما positive بلام the potential energy of any pair of particles that are mutually attracted is negative. بلام potential energy مانوانية potential energy مان لنوان دو particle لقردي لي هيدروجينا للملتجي بورا بروتونو كي الكترون بو ام دو particle شحنيان جيازة كيان موجب ايوتريان سالبويا هميشه هيزكا attractive ابي لنوانيانا كاتراكتيف بو كاتا قيمتي potential كمان تيا قيمتي كي negative دبيت كاتا for the system to be bound بو هر سيستم كباوند بي يعني بو نمونه لقردي لي هيدروجينا الكترونك ربطي هي لقل كيا لقل بروتونك ناوكا كاتا بويا اما بيوتي باوند واتا بستراو توا the total energy man akata chi summation positive kinetic energy and the total negative potential energy كاتا total energy معناها كاتا summation kinetic energy زائدا potential energy kinetic energy ما positive potential energy ما negative كاتا لبر اوي potential energy negative قيمتي شي زياترة اين سريكا قيمتي potential energy دو برامبري kinetic energy بويا محصلين هايمان شي ابي kinetic energy total energy كمان negative دبيت كاتا for a classical particle subject to an inverse square attractive force such as two oppositely charged particle or two uniform sphere subject to gravitational attraction in a circular orbit the potential energy is twice the negative of the kinetic energy كاتا هاد لبر امشا total energy man negative دبيت لبر اوي potential energy man كقيمتي سالبة دو برامبري kinetic energy ابي اما بشرحيات طبعا بحساباتيش لدرس بوم كردون بهر كاميان جواب بنوا اگر او پرسیاره هاتو هر راسته به ماتماتیکالی پیشانی بدی که حل مان کردو لدرسا یاخد بم جوره بشرحيات هر دوكان هر دروستا پرسیاری چوارم من پیمان الله compare the uncertainty in the momentum of an electron confined to a region of linear dimension A naught with the momentum of an electron in a ground state Bohr orbit الله compare بك براور بك لنوان شي uncertainty لمومنتما بو الكترونيك كواحد كرابت بس كرابت هو سجن كرابت للريجينيك لمنطقيك كلينير دايمنشن كيتشن بي اي نود يعني بور راديوس يعني تي بور راديوس هاوت وان كاتي ار مان يك بي بو غردي لي هيدروجين قيمتي ار1 مان دوت لو كردي 5.3 جاراني دت ونقصا ينظمت اما ناو مان لينا بناوي بوروا بهماي اي نود هما مان کرد لەگەڵ کیا بەراورد دەکەن کاتە دلتا پی uncertainty لەگەڵ مومنتەما لەگەڵ چیا لەگەڵ مومنتەمی ئەلەکترۆنا in a ground state Bohr radius لەگەڵ linear moment یاخود لەگەڵ مومنتەمی ئەلەکترۆنا بەراوردەکە ئەکەین بەڵام ئەو کاتەی کەەوە ئەلەکترۆنەکە لە ground state بۆرا بێت لە ground state بۆرا بێت زۆر ئاحتیادی ئەم پرسیارە ئێمە چیەکەن یەکەم جار یاسای uncertainty بەکارین لە چاپتەری سێ خوێندومانە دلتا x دلتا پی گەورەتر یەکسان لە h بار لەسەر 2 ئەڵێمەوە جارێکی تر uncertainty principle ئەڵێ دلتا x دلتا پی گەورەتر یەکسانە لە h بار لەسەر 2 ئێمە لەم نمونەیە دلتا xەکەمان چەنە دایمەنشنەکە ئەی نۆتە کاتە لە شوێنی هەموو دلتا xێک ئەی نۆت دائەنێم ئەی دلتا پی کاتە چی بە دوو لاودینەوەیان گەورەتر یەکسانە بێت لە h بار لەسەر 2 ئەی نۆت بەڵام the magnitude of the linear momentum قيمتي linear momentum بو electron بو first Bohr orbit يعني بو R1 أكاتا شي P أكاتا H لسر لمدا H لسر لمدا حق ما ب H أكين يكون سلانتا لشويني أم لمدا شي دا أنيم condition
for orbital stability چی بوو یاسەکەمان خوێندووە n لەمدا ئەکاتە 2 pi r n condition for orbital stability n lambda ئەکاتە 2 pi r n کاتێ لەندام ئێنم یەکە کاتە ئاڕوەن ئەبێ ئاڕوەنەکە کاتە چیە کاتە ئەینۆت بۆیە لە شوێنی هەموو لەندایەک 2 پای ئەینۆت تەعویز ئەەکەم و ئەمەشە کاتە چی h دابەشی 2 پایەکە h دابەشی 2 پای کاتە h بار و ئەینۆتەکە وەکو خۆی ئێهێڵمەوە ئێستا ئەگەر بەراوردی ئەم دوانە بکەین لە شوێنی هەموو h بارێک لەسەر ئەینۆتی ئێرە ئەگەر پی دانێم چونکە h بار لەسەر ئەینۆت لێرە شەمە h بار لەسەر ئەینۆت چی دانێم پی دانێم کاتە دلتا پی ئەکاتە یەک لەسەر 2 پی واتە ئەنسەرتێنتی لە مۆمنتەمە ئەکاتە یەک لەسەر 2 لینیەر مۆمنتەم ئەڵێمەوە جارێکی تر کاتێک ئەم h بار لەسەر ئەینۆتە بە پی تەعویزەکەم لێرە دایان لە شوێنی هەموو h بارێک لەسەر ئەینۆت پی دانێم ئەو کاتە دلتا پیەکەم یەکسان ئەوێ بەچی یەکسان ئەوێ بە یەک لەسەر 2 پی واتە ئەنسەرتێنتی لە مۆمنتەمە ئەکاتە نیوەی لینیەر مۆمنتەم دێنە سەر پرسیاری پێنجەم پێمانەڵێ a proton and an electron both are rest initially پرۆتۆنێکمان هەیە لەگەڵ ئەلەکترۆنێکە سەرەتا هەردووکیان لە حاڵی ڕێستان combine to form a hydrogen atom in the ground state یەکیان گرت بۆ ئەوەی گەردیلەی هایدرۆجین دروستکەن لەکوێ لە ground state a single photon is emitted لەم عملیە کە هەردووکیان یەکیان گرت و لە ground state هایدرۆجینیان دروست کرد single photonic دەرئەچێت in this process لەم عملیە یەکگرتنەکە single photonic دەرئەچێت what is its wavelength داوای wavelengthi ئەم فۆتۆن ئەو فۆتۆنەمان لێکە کە ئیمیژینی کردووە لە عملیەکە زۆر بە ئاسانی ئێمە ئەم پرسیارە حەلەکەین ئەڵین مادام لە گراوند ستیتین ئی بەعام ئی ئینەرجی ئەکاتە h سی لەسەر لەمدا ئەی لەمدا ئەکاتە h سی لەسەر ئی بەڵام مادام ئێمە لە گراوند ستیتین ئەڵین ناقسەن ئی1 بۆ چونکە ئی1 خۆی ناقسەن 13.6 ئی1 ناقسەن 13.6 بۆی ئەم ناقسان پێدەوە ناقس لەگەڵ ناقس ئەبێتەوە بە موجب چونکە ئەبێ وەیفلەنگت هەمیشە قیمەتی موجب بێت بۆیە h کۆنستانتە هەمانە قیمەتەکان تەعویز دەکەین و ئی1یش دراوە حتمما کە وتمان ئی1 بۆ گەردیلەیە جێژن 13.6 ئەلکترۆن ڤۆڵتە بەم جۆرە لەمداکە دۆلتینەکەتە 91.2 نانۆمیتر کەواتە ئەمە in the ultraviolet part of the spectrum ئەم قیمەتە پێشتر خوێندومانە ئەگەر هاتوو ئێمە ترانزیشنەکەمان بۆ لایمەن بوو ئێنی فاینەڵ یەک بوو هەمیشە ئەو وەیڤلێنگتە یاخود ئینەرجی دەستمان دەکەوێت لە منتیقەی ئەلترا ڤۆیلت ئەبێت وەیڤلێنگتەکەمان لە منتیقەی ئەلترا ڤۆیلت ئەبێت دێنە سەر پرسیاری شەشەم پێمان ئەڵێ find the wavelength of the spectral line that corresponds to a transition in a hydrogen from the n is equal to turn state to the ground state ئەڵێ ويفلينكتي او سبيكترال لاين بدۆزەرەوە کە لە ئەنجامی ئینتیقالی ئەلەکترۆن لەکوێ لە ئێنی سایی بەدەوە هاتوێتە ground state in what part of the spectrum is this و ئەو ويفلينكتی کە دەستمانەکەوێت لە چ بەشێکی سپێکترەمەکانە ئایا لە منتیقەی ئەلترافۆیلتە ئایا لە ڤیسیبڵە یا لە ئینفرارێدا لەو وشیانە ئەڵێ لە چ کامێکیان ئێمە یەکسەر پێش ئەی پرسیارەکە حەلکەین یەکسەر ئەزانین لە منتیقەی ئەلترافۆیلتە بۆ چونکە هاتوۆتە گراوند ستیت لە گراوند ستیت تا ئێنی فاینەڵ یەکە و تایبەتە بەکێ بە لایمەنەوە لایمەنیش لەکوێ بوو وتمان لە دەرزا ئەوەمان جوان خوێند کە هەمیشە لایمەن لە منتیقەی ئەلترافۆیلت و ئێنی فاینەڵی یەکە بۆ یەکە ئەڵێ گراوند ستیت کەواتە ئێنی فاینەڵی یەکە بۆ ئەم مەبەستەیە مەڵێن یەک لەسەر لەمدا ئەکاتە ئار یەک لەسەر ئێن فاینەڵ دووجا ناقز یەک لەسەر ئێن ئینیشەڵ دووجا ئێنی فاینەڵەکەمان یەکە گراوند ستیت ئێن ئینیشەڵەکەشمان دەیە تەعویز یەکەین کە تەعویزمان کرد قیمەتی لەمدا ئەدۆزمەوە بەم جۆرە لەمدا ئەکاتە 100 لەسەر 99 یەک لەسەر ئار ئارش قیمەتەکەی معلومە کۆنستانتە هەمانە تەماشاکەین 1.2 نانۆمیتر دەرچوو ئەمەش وەکو وتم پێشتر in the ultraviolet part of the spectrum لە منتیقەی چیە لە منتیقەی ئەلترافۆیلت خۆی ئەبینێتەوە پرسیاری حوتەم a beam of electrons bombarded a sample of hydrogen
ئەگەر سەمپڵێکی هایدرۆجینمان هەبێت بە ئەلکترۆن قەسفی بکەین through what potential difference must the electron have been accelerated بە چ پۆتێنشڵێک ئەو ئەلکترۆنە خێرا بکەین if the first line of the Balmer series is to be emitted بۆ ئەوەی هەتا بە چ پۆتێنشڵێک ئەو ئەلکترۆنە خێرا بکەین تعجیلیان بکەین بۆ ئەوەی فێست لاینی بالمەر سیریسمان بۆ دەرچێت یعنی ئیمیژن ئەو فۆتۆنی دەرەچێت لەکوێ بێ لە first line of the Balmer series لەم پرسیار تۆزە هەڵوەستە ئەکەین کە ئەڵێ first line of the Balmer series یەکسەر ئێمەڵێن بالمەر سیریس ئێنی فاینەڵی دووە ئەی first لاینەکەی دوای ئەو کاتە ئێنەکەمان سێ دەبێت ئەها first line of the Balmer series بالمەر سیریس خۆی ئێنی فاینەڵی دووە ئەی first لاینی بالمەر سیریس یەکسەر ئێنی فاینەڵە ئێنی ئینیشەڵەکەمان چەنە بێ ئێنی ئینیشەڵەکەمان سێ دەبێت کەواتە بەم جۆرە زۆر بە ئاسانی پرسیارەکە حەلەکەین ئەڵین دلتا ئی ئەکاتە E3 ناقسەن E1 واتە ترانزیشنەکەمان لە ستەیتی سێیەمە ئێتە کوێ ئێتە ستەیتی یەکەم ئەها ئێتە ستەیتی یەکەم لە سێوە ئێتە یەکەم کەواتە ئەگەر E3 لەگەڵ E1ە E1 خۆی هەر E1ە بەڵام E3 تەحویل کەم بەپێی ئەو معادلەی کە بۆر دەستی کەوت quantization of energy En یەکسانە بە E1 لەسەر N توانی دوو کاتە من ئەتوانم E3 بدۆزمەوە ئەکاتە چی E3 ئەکاتە E1 لەسەر سێ توانی دوو ئەها En ئەکاتە E1 لەسەر N توانی دوو ئەی من E3 هەیە ئەها ئێنەکەم سێە E3 ئەکاتە E1 لەسەر سێ توانی دوو کاتە ئەگەر تعویل کەم وە ناقسەن E1ێک بە هاو بەش وەرگرم لەم دوانە یەک ناقسەن یەک لەسەر نۆ ئەمێنێتەوە چکە سێ توان دوو ئەکاتە نۆ و ئەمەش قیمەتەکەی کاتە 12.1 ئەلکترۆن ڤۆڵت ئەمە ئینەرجیە بەواتەیەکی تر کاینەتیک ئینەرجیە ئێمە خوێندمان کاینەتیک ئینەرجی ئەکاتە چی ئەکاتە EV کاینەتیک ئینەرجی ئەکاتە EV ئەی باشە کە کاینەتیک ئینەرجی ئەکاتە EV ئەی V ئەکاتە چی پۆتێنشڵەکە کە ڤە ئەکاتە کاینەتیک ئینەرجی دابەشی E هەر بۆیە لێرە چەند دەرچووە ئەکاتە 12.1 ڤۆڵت ئەها ئێمە علاقە لە نێوان کاینەتیک ئینەرجی و ڤۆڵتێکا چەنە پۆتێنشڵەکە وتمان کاینەتیک ئینەرجی ئەکاتە EV ئەی V ئەکاتە کاینەتیک ئینەرجی دابەشی E بۆیە ئەم قیمەتی کاینەتیک دابەشی E کە یەکسەرەکاتە پۆتێنشڵەکە کە 12.1 ڤۆڵت ئەکات کەواتە پێویستە ئەلکترۆنەکان بەو ڤۆڵتیە تعجیلکەین بۆ ئەوەی فێست لاینی بالمەر سیریس is to be emitted ئەم پرسیارە پێمانەڵێ an excited hydrogen emits a photon of wavelength lambda in return to the ground state ئێمە ئەڵێ گەردیلێکی هایدرۆجیمانەیە لە حاڵی ئێگزایتیشنایە فۆتۆنێک دەرەکا و ئەگەڕێتەوە بۆ ground state کاتە لە حاڵی ئێگزایتیشنەوە ئێتەوە ground state فۆتۆنەکە وێڤلێنگتەکەی چەنە لەمدایە باش ئەڵێ derive اشتقاق a formula معادلەیەک that gives the quantum number of the initial excited state in terms of lambda and r ئەڵێ اشتقاقی معادلەیەکمان بۆ بکە کە چی بدۆزەرەوە initial excited state یعنی ni بدۆزەرەوە بە دەلالەتی چی ni بە دەلالەتی لەمدا و r پاشان لە لقی بیا ئەڵێ use this formula ئەوەی کە لە لقی ئەیە دۆسلیمانەوە بەکاری بێنەوە to find ni بۆی ni پێ بدۆسلینەوە کاتێک لەمداکەمان چەند بێ 102.55 نانۆمیتر بێ ئێمە زین ئاڕەکە خۆی کۆنستانتە کاتە لەمداکەشی پیاوین لە لقی بیا ئەتوان قیمەتەکان لە ئەیە تعویلکەین و چی بدۆزلینەوە ni بدۆزلینەوە سەرەتا ئێمە چینەوە سەر معادلەی خۆمان یەک لەسەر لەمدا ئەکاتە r یەک لەسەر n فاینەڵ دووجا ناقص یەک لەسەر n ئینیشەڵ دووجا یەک لەسەر یەک توان دوو هەر ئەکاتە یەک چونکە هاتوۆتە گراوند ستیت بەڵام ئێنی ئینیشەڵی داواکەکەتە ئەم معادلە سۆڵف ئەکەین بۆ ni ئەم معادلە تەنها r و لەمدایتیە لەگەڵ ni لقی ئەیە ئەڵێ ni بدۆزەرەوە فعلەن سۆڵفی دەکەین ni ئەدۆزلینەوە ئەکاتە ئەم قیمەتەی کەوا هەمانە ئێستا معادلەیەکمانەیە بۆ ni بەدەلەتی چی لەمدا و r پاشان لە لقی بیا n ئەو قیمەتەی کە لەمدا یاویەتی ئارش کۆنستان تعویل یەکەین لقی بی سۆڵف ئەکەین واتە کە سۆڵفمان کرد بەم جۆرە ئەتوانین لە شوێنی ئار و لەمدا قیمەتەکان لەمدامان 102.55 دایان ئارەکەشمان 1.09 جاران دەتوان حود مەتر ئینڤەرسە دایانین قیمەتی
ان اي ادوز لينوا كاتا للقي بيالا either of the above forms gives n very close بوتشوار digit to say كاتا اني ان شاء الله كمان اكاتا say اكاتا say is specifically when the product لمدا ار بكاتا ام قيمتا rounded to 4 places as نو لسرهاجت اني ساي بس exactly كاتا اني ان شاء الله كمان كاتا قيمتي r ولمدا دانين بطواوتي is equal to 10 is equal to 3. In a circumstance, Allah show that the frequency of the photon emitted by a hydrogen atom in going from the level n plus 1 to the level n is always intermediate between the frequency of the revolution of the electron in the respective orbitals. بين الله نشان يبدأ quantum frequency بقدر لي hydrogen كاتج لستيتي initially n plus 1 و electronic transition أكابو ستيتي n يعني فين الله كمان n b هميشه فريكوينسيكا كوانتم فريكوينسيكا is always intermediate اكيوتا نيوان تشيوا اكيوتا نيوان revolution frequency electron لو دو سيتاواتا ريفوليوشن ني الكترون مان لان بلس 1 هي ريفوليوشن الكترون مان لان هي كوانتم فريكوينسي كبميو هما مان كردوا هميشه قيمتك اكيوتا نيوان ريفوليوشن فريكوينسي الكترون لنيوان ام دو ستيتا با استا ام برسارا حل بكين سرتا اما لدرزي رابردوا تشي مان كردو اشتقاقي ريفوليوشن فريكوينسي مان كرد كلاسيكال بيكتشري ريفوليوشن فريكوينسي اشتقاق مان كرتا جيش نوي كوتمان اكاتا ماينس اي 1 لسر اتش 2 لسر ان تواني سي اما بوستيتي ان توان سي اي بو اما بوستيتي فاينل لك اي بوستيتي انيشال لك ان بلس 1 مان هي اگر ريفوليوشن فريكوينسي بنوسين حتما قيمتك بمجوريا الان اف اوف ان بلس 1 هر او معادله بلام لجاتي ان توان سي ليره ان 1 ان بلس 1 توان سي مان هي اها كاتي اف كما فريكوينسي ان بلس 1 به هي اربه او هي او ستيت به كاتي ليرش ان بلس 1 توان سي مان هي كاتي او كوانتم فريكوينسي اي دوزينو ابيب كوتينوان ام دوانو او كاتي برساره كمان راست ابيات سرتا اما اگر كوانتم فريكوينسي بنوسين بدلاله تي بدلاله ان بلس 1 يعني initial state كمان ان بلس 1 بيو وفاينل كمان ان بمجوريا الين اتش ميو اتش جاراني ميو تاقي فوتونك اكاتا in energy initially ستيتي يكم ياخد ستيتي initial ناقصا ستيتي final واتا the photon energy is the difference between the two states ياخد is equal to the energy difference between two states state كان يشمل اي initial و اي final اي اتش ميو اي ميو اكاتا اكاتا اي initial minus اي final لصر اتش اي ام اي initial و اي final ببي اوي كبورد سيكوت quantization of energy اتوين لشوني همو يانا تي دانين لشوني اي initial الين يك لسر اني initial تواندو لشوني اي final يك لسر اني final تواندو ياخد اي 1 لسر اني final تواندو وماينس اي 1 بهاو بشور جرين ام معادله مع بودر شهر وكوي لرايت بيرغا همان بو بمجورا ماينس اي 1 لسر اتش يق لسر ان فاينل دوجا ناقصا يق لسر ان انيشال دوجا لشوني همو انيشال ان بلس 1 داين لشوني همو ان فاينل لكيش ان تعويض لكين ليرا تي ما درت لك بمجورا ام ما درت لك كوانتم فريكوينسي كمان درت لك دلتا اي هر ام انيشال ناقص فاينل دلتا اي معناه اگر ناقص كان نيالين ها ناقص كمان لير نيالاو شويني ان انيشال و اني فاينل بيتوانا ابيتوا بلام تو هر اتواني ام خطوينكي ام خطوي هر بزياده شكبو حد لو شويني اني فاينل تعويض كي لشويني انيشال اني انشاء بلام لير ام خطوي ما كردوا ناقص كمان نيشتوا شويني ام دوانا بيتوا لير دي لور ما كردوا تو وكو خوي ما لي كردوا تو اكاتا ناقصا دو اي 1 لسر اتش ان زائد يق لسر دو ان توان دو ان زائد يق لسر دو تشي من بهاو بشور قرتوا تلا بكان ها ايوان مان هنا تنها دويك مان بهاو بشور قرتوا دويك مان بهاو بشور قرتوا اللي رك يك مان هي ابي بتشكتني تنجري هاو بجا خد تنجري هاو بش بو ام دو جيري بدولتينو او يكو كويكا كورتي اكينو اخيرا دوش بهاو بشور ناقصا دو لسر ايوان لسر اتش اسا تماشا كاين فريكونسي مش بقيمتي موجب بويا ام ناقصه لقل
ناقصا 13.6 بێتەوە بە موجب کاتە قیمەتی فریکوێنسیمان بەچی دەرەچێتەوە بە موجب دەرەچێتەوە بەڵام لا یەزال ئێمە بە دوایەوە بگەڕین ئەبێ ئێمە قیمەتی f of n لێرە دەرکەین f of n لێرە دەرکەین -2 e1 e1 h بەڵام ئەلێرە n توان دوومان هەیە بەڵام لێرە ئەبێ n توان سێ بۆیە ئەم معادلەیە سەرە و ژێرەی جارانی n لەسەر n دەکەین سەرە و ژێرە n لەسەر n کاتە ئێنێک لەسەرەوە زیاد دەبێت جارانی ئەم کەوانانەیە ئەەکەی ئێنێکیش لە خوارەوە زیاد دەبێت جارانی n توان دوو ئەەکەی بێتە n توان سێ کە بوو توان سێ بەم جۆرەی لێدێ n توان سێ کاتە ئێستا ئەم بڕە ئەکاتە چی وەکو لە سلایدی پێشووترا ئاماژەم پێ کردووە ناقسەن دوو لە جارانی ئیوان لەسەر h n توان سێ ئەکاتە f of n و ئەوەش ئێنەکە وتمان جارانی سەرش یەکەم بەم جۆرە جارانی سەرمان کردو کەوانەکەمان کردوتەوە تەماشا ئەکەن ئێستا گەر قیمەتی بینێ ئەگەر ئێنمان یەک بێ ئێنمان سفر نابێت ئێنمان لە یەکەوە دەست پێ دەکات با یەکی بینێ تەماشەکە یەک توان دوو هەر یەک زائیدەن یەک لەسەر دوو جاران یەک ئەکاتە سێ لەسەر دوو ئەی ژێرەی کردەکە یەک توان دوو هەر یەک زائیدەن دوو n زائیدەن یەک ئەکاتە چەند یەک زائیدەن دوو زائیدە ئەکاتە چوار کەواتە سەرەی کردەکە بچووکترێ لە ژێرەی کردەکە کە بچووکتر بوو لە ژێرە کاتە ئەم بڕە بەچی دەرەچێ بە کەرت دەرەچێ بۆ نمونە 0.1 بۆ نمونە 0.2 بۆ نمونە 0.3 ژمارەی تەواوی کەمترە هەر بۆی ئەگەر جارانی f of n کەینەوە میو بچووکتر ئەبێتەوە لەکێ لە f of n کاتە بۆ ستێتی n دۆزلیمانەوە هەمیشە میو کوانتەم فریکوێنسی بچووکترە لە ریڤۆلیوشن فریکوێنسی باشە بە جارێکی تر دەست پێ بکەینەوە بۆ ستێتی f of n + 1 بدۆزینەوە جارێکی تر کوانتەم فریکوێنسی وەکو لە سلایدی پێشووترا کردین -e1 -2 e1 لەسەر h n زائد یەک لەسەر دوو n توان دوو n زائیدەن یەک هەمووی توان دوو ئەم جارە سەرە و ژێرەی کردەکە لە جیاتی ئەوەی جارانی n لەسەر nی بکەین جارانی n زائید یەک دابەشی n زائید یەکی دەکەین ئێڵێمەوە جارێکی تر لەم حاڵەتەیە بۆ ئەمانەوە ریڤۆلیوشن فریکوێنسی بۆ f of n + 1 بدۆزینەوە بەراوردی بکەین لەگەڵ کوانتەم فریکوێنسیە بۆ ئەم مەبەستە ئەو معادلەی ئەخیری سلایدی پێشووتر ئەهێنینەوە لە جیاتیەوەی سەرە و ژێرە جارانی n لەسەر nی بکەین جارانی n زائید یەک دابەشی n زائید یەکی ئەەکەین ئەو کاتە ئەمان بۆ دەرەچێ n توان دوو خۆی ئەمێتەوە بەڵام n + 1 توان دوو جارانی n زائید یەکیکەین ئەبێتە n توان سێ بەم جۆرەی لێدێ کاتە معادلەکەمان ئەم فۆرمە نوێیە وەرئەگرێت ئێستا ئەگەر تەماشاکەین لەگەڵ سلایدی پێشووترا ئەم قیمەتە ئەکاتەوە چی ئەکاتە f of n + 1 لە جیاتی ئایرە هەمووی f of n + 1 ئێستا جارێکت ئەگەر n یەکی بینێ یەکی بینێ تەماشا ئەکەین یەک زائید یەک لەسەر دوو یەک زائید یەک ئەکاتە دوو جارانی سێ لەسەر دوو دابەشی چی یەک توانی تەماشاکەین سەرەی کردەکە ئەم جارە گەورەترە لە ژێرەی کردەکە بەواتایەکی تر ئەم کوانتەم فریکوێنسی گەورەتر ئەبێت لە ریڤۆلیوشن فریکوێنسی f on + 1 کەواتە لە ئاخیرا ئەگەینە ئەوەی کەوا quantum frequency intermediate between f of n revolution frequency بۆ ستێتی n لەگەڵ revolution frequency بۆ ستێتی n زائیدەن یەک ئەمەش داواکاری پرسیارەکە بوو کەوتی پیشانی بدە quantum frequency هەمیشە ئەکاتە revolution frequency ئەو دوو ستێتی کە پێی یاونێکیان n + 1 بوو یەکێکیشان n بوو. پرسیاری دەمان پێمان ئەڵێ the Rutherford scattering formula معادلەی Rutherford بۆ scattering وتم ئەم معادلەیە بێ بیزانن بۆ زانین بوو ئەو معادلەی fails to agree شکستی یەنایەکی نەگرتەوە لەگەڵ کێ with the data لەگەڵ ئەو داتایانە at very small scattering angle لە گۆشەی زۆر بچووکە. can you think of a reason ئەتوانی هۆکارەکەمان پێ بڵێ هۆکاری ئەوە چییە کە ئەم معادلەیە شکستی یەنایە خودیەکی نەگرتەوە لەگەڵ کیە لەگەڵ ئەو داتایانە لە گۆشەی سکاتەرنگی زۆر بچووکە. باشە ئێمە ئەڵێن small angle correspond to particles that are not scattering much at all. کاتێ ئەڵێن small angle یعنی ئەو پارتیکڵانەی کەوا ناتوانن not scattering much یعنی ناتوانن زۆر سکاتەرنگ بکەن. small angle یعنی ئەو پارتیکڵانی کە قەسف ئەکا قەسفی تارگێتەکە ئەکا مەبەستمان ئەڵێن small angle یعنی مەبەستمان ئەو پارتیکڵانی کە ناتوانن سکاتەرنگ بکەن
لە تارگێتەکە. And hence the structure of the atom does not affect this particle. وهروە ستراکچەری ئەتۆمەکە ناتوان تەئثیر لەم جۆرە پارتیکلانە بکەن. To this non-penetrating particle بۆ ئەم پارتیکلانەی کەوا ناتوانن بگەنن ناوکی گەردیلەکە کاڵین ناتوان penetrating بکەن. The nucleus is either partially or completely screened by the atom's electron cloud. چونکە ناوکەکە بەچی داپۆشراوە؟ بە ئەلەکترۆنەکان داپۆشراوە، واتە وەکو شڵدێک ئەلەکترۆنەکان بوون بە شڵدێک بۆ ناوکەکە. And the scattering analysis based on a point like positively charged nucleus is not applicable. واتە لەم حاڵەتە کە ئەڵین small scattering angle يعني for light particle. light particle وەکو ئەلەکترۆنێک لە تەجربەی ڕەزەڵفۆردا ئەگەر بێتو ئەلفا پارتیکل بەکاربین ئەلفا پارتیکل ئەگاتە ناوکەکە کە گەشتە ناوکەکە ئیشەکەمان دروست ئەبێ. بەڵام ئەگەر ئەلەکترۆنێک بەکارین ئەلەکترۆن لەگەڵ ئەلەکترۆنەکانە چونکە هەمان ماسیانەیە ئینتراکشن ئەکا واتە پێنتریشن ناکاتە ناو و ناگاتە ناوکەکە. بۆیە small scattering particle it means for light particles بۆ پارتیکلە سوکەکانی وەکو ئەلەکترۆن ئەم معادلەیە applicable نابێت. إن سر برسالي ينظم a 5 million electron volts alpha particle approaches a gold nucleus with an impact parameter of 2.6 multiplied 10 to power minus 13 meter. Through what angle will it be scattered? على 5 ميجا الكترون فولت alpha particle نسيك أبيتوا لناوكي تارجتي جولد وكاتي امباكت بارامتركي 2.6 جرند تو ناقصا سيانظلمة تربية وثمان امباكت بارامتر لدرسي رابردوا بين أصلا كردوا is the minimum distance between the alpha particle and the nucleus of the gold or any nucleus if there were no force between them. اگر هیچ چیزی لنیوانیانا دروس نبود كاتي امباكت بارامتر كمترين distance لنیوان alpha particle ناوكاكا اگراتو هیچ چیزی لنیوانیانا نبود دواما ليكا through what angle will it be scattered. بچي گوشيك ام الفا بارتيكل سكاتريك اكا صورة بسيطي اما معادلة impact parameter من هي B impact parameter Z E1 2 4 باي E not kinetic energy كوتني ثيتا over 2 زيتا كبوك تيا بو جولدا حفتاو نويا E شحنة الكترون kinetic energy P يعني 5 ميجا الكترون فولتا دواي ثيتا من ليكا اما اعتيادي ام معادلة impact parameter ايش من هي قيمتي 2.6 جارندة ناقصا سيانسا مترا اما ام معادلة صولف اكين بو كوتني ثيتا بم جوري ليدا كوتني ثيتا اكاتا يانسا بوينت شلوسي باشان كوتن انفيرس بو هردو لاي معادلة كورا قيمتي ثيتا ادوزلينا واكاتا تي اكاتا دا ديجري كاتا الفا بارتيكلكا بم انرجيوا بم امباكت بارامتر و بغوشي دا ديجري سكاترينج اكا لناوكي تارجتي جولد. باشان إن برسالي أخير الله find the quantum number that characterizes the Earth's orbit around the sun. الله چی بدو زروا quantum number n بدو زروا that characterizes the Earth's orbit around the sun. كcharacterize چی بکا زوی من بوبکا يعني n زوی من بوب بدو زروا orbital زوی من بوب بدو زروا كاتك بدوري كيا صورته بدوري خورا أصورته. The Earth's mass زوی پیاوین orbital radius كشي r بياوين and its orbital speed كشي بياوين خلالك بياوين أوان ديا كاتا إما داوي تي مالك داوي إن من لك أزور ببسيطي إما أتوين بيدول زينوا لكيوا quantization of angular momentum يبوروا quantization of the angular momentum يبور كلياساي تشو اشتقاق ما كد أم معادلة لياساي condition for orbital stability n lambda akata 2 pi rn كاتا l akata تي l akata n h bar اي n akata تي akata l over h bar اي l akata p جراني r p akata تي momentum akata mv r لسر h bar h bar كونستانتا بالله كونستانتا m p يعني v يعني r شي p يعني تعويض لكن تماشا كاين 2.6 جراندا 1 half تاو چوار n كي زور گورا بريل زوي زور گورا كاتي انا كشي قيمتي زور جورة دتوان حفتاو شوارا اما اخر برسال بو ان شاء الله حفتي داهاتو اتشينا سر chapteri 5
کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.